ئێمە لە ماوەی ژیانماندا هیچمان بەدەر نین لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بەداخەوەکەواڵم تووشی ڕووداوێکی هاتوچۆ یاخود ڕووداوێکی کەوتنە خوارەوە یاخود هەر ڕووداوێ بێت کە پێویستمان بە فریاکەوتنی خێرا هەبێ یاخود نەخۆشیێک لە جەستەی ئێمەیە کە ڕوئەدات و پێویستمان بە فریاکەوتنی خێرایە بۆی ئەمڕۆ هاتوین بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانی شار بۆ ئەوی کە هەموو ئەو ڕێنمایانە وەرگرین کە دەربارەی فریاکەوتنی خێرایە بۆ ئەوی کە هەموومان هۆشیاریمان هەبێت دەربارەی بابەتەکە لەگەڵ دکتۆر سەدیق حەمعەزیز کە بەڕێزیان پسپۆڕی فریاگوزاری خێران ساڵ لێبێ دکتۆر بەنیتان باش پێمان بڵێیت کە فریاگوزاری خێرا چی ئەگەیەنێ؟ ئەو هەموو چالاکیانەیە کە بۆ خەڵکی پێکراوە بریندارە یا نەخۆشیە یا حادیسە یا کەوتنە خوارەوە یا بەربوونە ئەو کەسێک ئەمجارە چێتە شوێنی ڕووداوەکە و خەڵکا بینێ هەندێک هەنگاوی بۆ نییە کە پێشتر وەریگرتووە ئایا بە شەهادە بێ بە کۆرسات بێ یا خۆی بە ئیشەکەی پرۆفیشناڵانە ئەوە بێت. دکتۆر زۆر جار کە ئێمە ئاوا باسێکەکەی ڕەنگەوانە بێ بەڵام کە خۆمان تووشی حاڵەتەکە بین ڕەنگە تووشی ڕووداوە بین یاخود ڕەنگە تووشی نەخۆشە بین سترێسە بین ئەشڵەژین یەکەم شت لە کاتی ڕووداوە ئێمە چی بکەین باشە؟ بزەبێت یەکەم جارەوەیە کە شتەکە بە هێمنی وەربگری هیچ شڵەژانی تیان نەبێ هیچ ترسود لە ڕاوچی تیان نەبێ ئەو کەسە لە شوێنی مەترسیدا دوور بخرێتەوە بۆ خۆشیە بە شوێنەکە سەلامەت بێ. نابێ ئێمە یەکێک لە ڕووبارێکە خەن چێمە لە نەزانین یا کابرای کارەبا گرتوتی بچین لێ بکەینەوە یا لە شوێنێکی ئاگرایە یا کابرا لە شوێنێکە احتیمالە داڕوخانێک ڕووبا و ژیانی خۆ بچێتە مەترسیەوە یەکەم جار ڕزگارکردنی کەسەکە پێویستی بە ئارامی و سەقامگیری و حاڵەتی دەرونی و کەسە فراگوزارەکە هەیە و دووەمیشە و کەسەی تر هێمنی کاتەوە بڵێ بە تەنیانیە من هاتووم لێرە یارمەتیت بم. تا چەند پەیوەندیکردن بە ئۆتۆمبیلی فریاگوزاریەوە گرنگە؟ هەر زۆرە بێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەومان لەبیر نەچێ یەکەم هەنگاو ئەوەیە کە یەکێک پێکرێ ئەکەوێ ئەبورێتەوە هەر حاڵەتێکی بڵێن نەخوازرا و ڕوئەیە کێ لێوێ بووە خۆی پەیوەندی بکا بە 122. دکتۆر ئێستا ئەو دەرگایی کە بەرامبەر ئێمەیە ئەوە بەشی ئەوەیە کە ئۆتۆمبیلە فریاگوزاریەکان یان نەژورۆ نەخۆشەکانێن ئێوە کاتێک کە نەخۆشەکان یان نەژورۆ چی ئەکان سەرەتا؟ بەڵێ ئەو نەخۆشانەیە خوان بخوان دێن یا بە ئەمبوڵانس دێن یا لە خستخانەیەکی ترەوە نێدراون یا خوان لە عیادەوەی لە خستخانەکانی ترەوە هاتن بۆ ئێرە لێرە ئێمە جاری تر ڕیڤیوەکەینەوە بەشێکمانەیە پێوتێ ترایەت ئەم شوێنێکە ئێمە واتە پۆلێنکردنی نەخۆشەکان پۆلێنەکەین بە دوو بەشەوە بەشێکی ئەو نەخۆشانی کە زیندە چالاکیەکانیان جێگیرە بەشێکیوانی ناجێگیرە ئێتر سێ حاڵەتەیە ڕووداوە یا حاڵەتی هەناوێ یا حاڵەتی نەشتەرگەریە ئەم تیمە لێرەن جیانەکەن و پۆلێنیانەکەن. باشە دکتۆر ڕەنگە ئێمە تووشی ڕووداو نەبین بەڵام هەمومان کەس و کارمان لەگەڵماناژین ڕەنگە یەکێکیان تووشی بۆ نمونە جەڵدەیەکی دڵ بەبێیان تووشی بورانەوە بێ ئەو حاڵەتانی کە پێویستی بە فریاگوزاری هەیە بیهێنین بۆ بەشی فریاکەوتن کام حاڵەتانەیە؟ زۆر باشە دایمە ئەو کەسانی کە تووشی ڕووداوێکی نەخوازراوە بن لە حاڵەتی جەڵدەی دڵیا مێشک یا دەمارەکانی یا هەناسەی یا کۆلابسەکە بە بڵین ئەتاسێت و ئەکەیە مهمترین شتەوەیە کە ئەو کەسە وەکو پێموتی نەشڵەژێ دووەم ئەگەر خۆی فراگوزار بوو بەپێی ڕێنماییەکان هەست بکە بە فراگوزاری سەرەتایی بووی ئەگەر نەیزانی کەسەکە لە شوێنێکی مەترسی دوورخاتەوە بخاتە شوێنێکی ئارام تا تیمی فراگوزاریەت بەڵام ئەگەر خەڵکەکە بڵێنەوە نەخۆشە خۆی پێشتر نەخۆشی هەبوو بێوا باشترە ئەو نەخۆشیانی دۆکومنت کرابێ و لە پارچەیە وەرەقەیە بەسیترین شت لە مۆبایلەکەیە ناوی دەرمان و فحوسات و نەخۆشیەکەی چونکە ئەو کەسێک کە ئابورێتەوە ئاگای لە خۆی نەبێ ناتوانین زانیاری لێوەگرین ئێمە یەکێک لە چارەسەرکردنەکانمان لە ساڵ هەفتەی پەیوەستە بە زانیاریەکانی پێشینی نەخۆشەکە. تا چەند فریاگوزاری خێرا گرنگە بۆ هەر تاکێکی کۆمەڵ بۆ ئەوی کە لی بزانێت بۆ ئەوی کە ژیانی کەسەکە ڕزگارکە لە کاتی خۆیان؟ زۆر ڕاستە خۆی ناوی بە خۆیەتی کاڵی فریاگوزاری هەم ژیانی ڕزگارەکەی هەم ئەو کۆندامەیە و سیستەمەیە و شانەیە کە لە مەترسیایە بۆ نمونە دڵی لە لیان کەوتووە چۆن فراگوزاری بژانەوەی دڵی بۆەکەی کابراکە پەلێکی شوێنێکی لە جێچی ئاشکە چۆن فراگوزاری بۆکە ینی دوو چەمکەگرێتەوە یەکەم ژیانی نەخۆشەکە لە مردن ڕزگارەکەی دووەم پەلێکی لەوە ڕزگارەکەی کە تووشی بڵێن حاڵەتێک بێ دوایی نەتوانێت ئیشەکانی بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانە بکە. ئێستا لێرە چەند بەشێکە بینین لێرە دکتۆر لە پشت ئێمەوە ئەگەر هاوکارانیشمان تۆزێک یارمەتیمان بن بزانین بەشەکانمان بۆ ڕوونکەیتەوە بەشەکان لە چی پێکات؟ خۆی ئەم بەشەکەیم و تیاوەستاین یەکەم جان نەخۆش لەو پرزگەیەوە دێتە ژوورەوە یاوە تا بە پێی خۆی دێ نەخۆشەکە یاوە تا بە عەرەبانە دێ یاوە تا بە نەقالە دێت
ئێمە دیسانەوە پۆلێنی نەخۆشەکەکەینە و دوو بەڕێزەی کە لێرە دانیشتوەکانەوە تێ ترایەج نێرسیانی واتە نێرسیێوانی کە پۆلێنی نەخۆشەکەکەن زیندە چالاکیەکانی بۆکەن ئەنجا دوایەوە لە پشتی سەری منەوە ئەو سێ بۆردە دانراوە بە ڕەنگەکانی سەوز و ئەگەر برایان سیرماکرد بە ڕەنگەکانی سەوز و بڵێن سوور و پرتەقاڵی سەوزەکە بۆ یەکامانی باری تەندروستیان جێگیرە ینی نەخۆشەکە بەڵێ بەسەر چاو ینی بڵێ نەمانی کە لێرایە هەرچەنە بە ئینگلیزیشە بەڵام ئێمە بە کوردی و بە عەرەبی و بە نووسراویش بە وەکو وەرکشۆپێ بە جەماعەتمان وتووە ئەم حاڵەتانە نێرین بۆ بەشی ئەوانەی کە بەشی ڕاوێژکاریە ینی نەخۆشەکە هیچ مەترسیێک لەسەر ژیانی نییە زیندە چالێکەکانی جێگیرە بە پێی خۆی نێرین بۆ بەشی ڕاوێژکاری ئەوانش لێتێ بە پێ پسپۆڕی خوانێ بینن ماوەتەوە دوو بۆردەکەی تر ئەوانەی کە بە سوور نووسراوە ئەوەیە کە حاڵەتی بڵێن ڕوودا و کەوتنە خوارەوە و فیشەک و چەق و ماتۆڕ و ئەوانەیە کە زەبری بەرەکەوێ زەبری دەرەکی بەرەکەوێ ئەوانەی تر کە بە پرتەقاڵی نووسراوە ئەوانەیە کە کابراوەکو جەڵدە و بورانە و لە هۆش خۆچوون و پەرکەم و هەناسە و وەستان و ئەوانەی گیانەکەینەوە ئەنجا بەشەکانمان جاکرێتەوە ئەو بەشەی ئەگەر سێری بکەین ئەمەی لێرەوە کە لێران نووسراوە ئەچێ بۆ بەشی ڕوودا و نەشتەرگەری کتۆپەڕ ینی باڵێ ئەو کەسانی کە مەترسیەوەیان لێکرێ وەکو نمونە ڕێخۆڵی کۆرە تەقینی ڕێخۆڵەکان زرا و هەندێک گەتەپۆسەیەکە ژیرێ ناگەڕێتەوە بە تایبەتی ئەوانەی کە پێوترێ ئازاری توندی لە ناکاوی ناوسک دێت بۆ ئێرە هەموو ڕووداوەکانی تریش ئەگەر حاڵەتەکانی ناجێگیر بوو بۆ پلانی کە دامان ناوە پرۆتۆکۆڵەکان لەبەر دەمایە ئەمان ئیتر بە پێیەوە نەخۆشەکانمان بۆ نێرنە ناوە ئەوانەشی کە هەناوی بێواتە زەبر نەبێ کەوتنە خوارەوە نەبێ باری تەندروستی ناجێگیر بێ نێرین بۆ بژانەوەی کتۆپەڕی هەناوی ئایا حاڵەت هەیە کە پێویست بە فریاگوزاری نەکا پێش بەشی فریاکەوتن نەکاو بێن بۆ ئێرە و خەڵک لۆد لەسەر ئێوە دروستکەن چکە ڕەنگە ئێوە خۆتان لۆدێکی زۆریشتان لەسەر بێ ڕۆژانە خۆی دەستەواژەیەک هەیە ئەڵێ فریاکەوتن بۆ نەخۆشی فریاگوزاری کتوپڕە لە ڕاستیە بەڵام ئێمە ئەمانە ئەتوانین لێرەوە بە هەوڵاتیە خۆشەویستەکان براخوشەکانمان بڵین ئەگەر زانیان پێویست بە حاڵەتێکی زۆر مەترسینیە لەسەر ژیانیان یا لەسەر پەلەکانیان وا باشترە سەردانی مەڵبەندە تەندروستەکان بکەن دکتۆری پسپۆڕ لەوێ بیان بینێ یا بچین بۆ بەشی ڕاوێژکاریەکان یا ئەگەر هاتیش نەیەرە تۆزێدان بە خۆیان بگرن چونکە تیمەکانی ئێمە جاری وایە لەگەڵ نەخۆشێکی ناجێگیرە نیم ساعت 45 دقیقە ئەبێ خەریکی بی ئەوانیش نابێت لەو کاتا پەلەپەل بکەن بە تاکیدی ئێمە کەس پەراوێز ناخین بەڵام لەوێ من داواکارم لە هاوڵاتیان کە دێنە ئێرە ئەبێنن تیمەکە مەشغوڵی نەخۆشیەکە وازیان لێ بێنن تاوکو بە هەنای و نەخۆشەوە بچن و ژیانی لە مردن ڕزگار بکەن و ئەوانیش هەندێکدان بە خۆیان نابگرن خۆ ئەگەریش وەزیان جێگیر بێ بتوانن چاڕێ بکەن تا ڕاوێژکاریەکرێتەوە ئەوە زۆر باشە بێت باشە دکتۆر تا چەند هۆشیاری هاتن بۆ بەشی فریاکەوتن گرنگە ڕەنگە یەکێک نەخۆش ئەکەوێت جەڵدەلەی ئێات و شوڕەداوێکە بێ ئەو کەسانی دەوروبەری ئەمنە سترێسن و ئەمنە قیژن ڕەنگە سەر لە ئێوە شتێک بان تا چەند ئەو شتە گرنگە کە ئەوانیش هەمنی بەپارێزن بەڵێ خۆی ناحەقیان نییە چونکە ئێستا بڵێن یەکێکە لە ماڵەوە هیچ نەخۆشیێکی نییە نەدڵی نەزەختی نەشەکرێ هەیە نە نەخۆشیێکی زگماکیە لە پرێکە ئابورێتەوە ئاگای لە خۆی نامێنێ و هەناسی تێگەچێکە سوکاری تووشی دوو دڵی و دڵڕاوکیە و شڵەژانە بن و بە پلەیگەێنن بۆ ئێرە ئەوە حاڵەتێکی سروشتیە هەموو کەسێ بەڵام هەندێک حاڵەت هەیە خۆشیان نەزانن کە ئەوە نیە مەسەڵەن بڵێن چەند مانگێکە تۆزێ پشتیەشێ سعاد و سێ بەیانی دێ بۆ خەستەخانە یا ئازارێکی ناوسکیەتێجی قۆڵۆنی هەیە یاوەتا مەسەڵەن کابرا بۆ نمونە عملیاتێکی سادیە نەشتەرگەریەک لە شەوادە یا بەیانیەکی زوو دێت بۆ ئێرە و خەڵکەکە مەشغوڵەکە ئەمانە هەمووی دیاردەی هینن بڵێن نامۆن بەڕاستی یعنی وەکو عەرزم کردن فریاکەوتن بۆ نەخۆشی فریاگوزاریە بۆ ئەوەی کابرا سەریەشەیەکی تونگ ئازارێکی سنگی تونگ ئازارێکی سکی تونگ مەسەڵەن پەلەکانی باشیش ناکە ئازارێکی پشتی زۆر نەتوانێت بڕوە کێشەی هەناسەی هەیە کێشەی دڵی هەیە کێشەی مێشکی هەیە کێشەی میسکردنی هەیە پیسایی گیراوە بەس کابرا تۆزە پێچێک بەسکیایەتی مەسەڵەن بڵێن تەشەن و جاتێکی کردووە یا تۆزە سەریەشەیەکی بەسیط ئازارێکی بەسیط ئەگەر بە گومان بێ بەسەر چاو بابێ ئێمە لە خزمەتیان نین بەڵام هەندێک حاڵەت هەیە پێویست ناکابێن بۆ ئێرە وەکو عەرزم کردی ئێمە هەموو نەخۆشخانەکان و بنکە و تەندروستی مەڵبەندەکان لە خزمەتی هاوڵاتیانان
دکتۆر ڕەنگە کاتێک یەکێک تووشی ڕووداوێک ئەبێ وردە وردە با پشتیم بۆ لای ئەو ژوورەوە چەند شتێک هەبێ حەسکا بیکا بۆ نەخۆشەکە بۆ نمونە ڕەنگە ئەو شتانە هەڵەش بێت نەزانێت کە هەڵەیە ئەو شتە هەڵانەی کە دەوروبەر ئەیکەن بۆ کەسەکە لە کاتی ڕووداوە کامانن. خۆی لە ڕاستیە ئەوەی کە بڵین ڕێگە پێنەدرا بێ بە فریاک گوزاری وە باشتر دەستکاری نەخۆشەکە نەکە چونکە ئێمە جاری وایە لە عاتیفە و حرسی خۆمانەوە ئەچین سایقێک لەسەر لە سارەکە دەرەکەین یا مەسەنەن فراگوزاریەکێگەکەین لە جیاتەوەی کە ئەرکی لەسەر کەمکەینەوە هەندێک حاڵەتی نەخوازراوی بۆ دروستەکەین بۆ نمونە ئەگەر یەکێک پشتی فەقەراتی شکا بێت ئازاریە بێ ئەو نازانێ ئەچێ هەر پەلەی بەدەست یەکێکەوە یەکێ لەم لە ئاڕایکێشە هەندێک جارگەر کابرا خۆی شکاوەکەشی جێگیر بێ ئەوە نە بە ڕایکێشان و هەڵتەکان و داکەن جاری وای احتیمال لە تووشی بڵین بڕکەپەتشی بکە برینداری بکات تووشی شەلەلی بکە هەناسەی بوەستێ لەبەرەوە من داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەکەم ئەگەر بڵێن زانیاریان نییە لەسەر فراگوزاری سەرەتایی تکایە دەستکاری نەخۆشەکە مەگەن تا تیمی فراگوزارە چێ بەهانایەوە. لەو کاتەیە بۆستن و هیچ نەکەن هەتاکو تیمی فراگوزاریەوە خۆی ئەگەر بتوانێت هەندێک شتی سەرەتایی بۆ نمونەوەکو بدایەتیش باسم کرد کابرا کارەبایەگەی گرێ ببوورە ئەگەر بێ بە شتێکی نەگەێنە لە کارەباکەی دوور خاتەوە بەهێمنی بیخاتەوە شوێنێ ڕای کێشێت تا فراگوزاریەت بۆ نمونە کابراایەگە بورێتەوە ئەگای لە خۆی نامێنێت ئەوەی کە لە یاریزان ئاڵێ زمانی هەڵگەڕاوەتەوە کە ئاچێتە سەرێنی بیخاتە سەر لایەک دەمی لەسەر عرزەکە بێ بۆی ئەو ئیفرازات و خوێنوشتە بێتە دەرەوە بە هێواشی لەسەر خۆ زۆر عەزیەتی نەیە تا تیمی فراگوزاریە برینداریەکە پارچەیە پەڕۆی پاکی بخاتە سەر شاشێک یا گۆزەیە شتێ دوای بیبەستێ و مهمترین شتەوەی بەرزی کاتەوە پەلەکە لاستیل ئەگە هەر نەوەستا و کاتاتت تۆڕنیکای بۆدانیوە لە ئێستا لە زانیاری نوێیە تۆڕنیکا زۆر ڕێگە پێدراو نییە چونکە ئەبێتەوەی مەترسیەوەی کە پەلەکە لە دەست بە لەبەرەوە فراگوزارە سەرەتانیا زۆر گرنگە ئەو کەسە زانیاری هەبێت لەسەری و ڕێگە پێدراو بێ یعنی بڕوانامەی وەرگرتی بێکاوی شەبکە لە زۆر حاڵەتە نەیکا باشتدا بەڕاست دکتۆر ئەم بەشە نووسراوە ترۆما و نەشتەرگەری کتۆپڕواتە و کەسانەی کە زەبرێکیان بەرەکەوێ ڕەنگە دکتۆر ئەو زەبرە بەردەموچاویان بکەوێت بەر شوێنێکیان بکەوێت کە دیارە ئێوە لێرە بەشی ئەوەتان هەیە کە بە شێوەیەک بۆ منە بەشی کۆزمەتێک بەشی جوانکاری بە شێوەیەک بۆی بکەن کە دوایی کێشەی بۆ دروست نەکە بەڵێ دوایەوەی ئەمە بە شێوەیەکی گشتی نەخۆشەکە هەڵە سەنگێنین و بە شێوەیەکی بڵێن سەرەتایی هەڵسەنگاندنەکانی بۆ ڕاڕەوی هەناسە و بەشی هەناسەدان و بەشی سوڕانی خوێن و بەشی مێشک و پەلەکان و ئەوانە دوایەوەی کە بڵێن ئەو هەڵسەنگانە سەرەتایی بۆکەین نەخۆشەکە ئەگەر حاڵەتێک لەوانە لە مەترسیا بوو دەست بەجێ هەنێشی کاریگەری بۆکەین بە خۆمان وەکو تیم چونکە ئەم تیمە پێوتێت تیمی برینداربوون و تیمی نەشتەرگەری گشتی تیمێکە بڵێن هەمووی ڕاهێنانی پێکرا و وەکو تیمێک لەگەڵ نەخۆشەکە بەردەوام بن دوایەوەی کە نەخۆشەکە جێگیر بوو ئەمەگەر باسی نەخۆشی ناجێگیر بکەین مەسەن کابراایەک سوکانەکەی سەریایەتی بە سوکانەکە یا بەربووەتەوە خوارەوە پشتی شکاوە یا عەزیەتی پێگەشتووە ئێمە دوایەوەی کە فراگوزاری سەرەتایی بۆکەین و ئەو شتانی کە پێویستە دەست بەجێبەی بکەین بۆی ژیانی لە مەدەنەزگار بێ و هەروە پەلەکەی لە مەدەنەزگار بێ ئەگە دوای نەشتەرگەری گشتی بێ نەشتەرگەری گشتیمانەیە مێشک و دەمارمانەیە نەشتەرگەری ئێسکوشکاییمانەیە نەشتەرگەری سم و بۆرەکانی خوێنمانەیە نەشتەرگەری جوانکاری هەیە نەشتەرگەری نەخۆشەکانی چاوە هێق و جۆلدەیە خۆشبەختانە هەموو بەشەکانی تایە بێجگە لە بەشی ژنان و مناڵبوونیتیانە کەواتە ئێوە بەس شتە پێویستەکانیان بۆکەن کە ژیانیان ڕزگارکەن دوای ئێنێرن بۆ بەشەکان دوایی بۆ چارەسەری کۆتایی بەشی لایەنی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە خۆ ئەگەر یەکێکیش هەندێک جار دەست بەجێ پێویستی پێی بێ لە هەر شوێنێک بن چونکە دوو تیم هەیە تیمێکەیە کە لێرە لە کاتی داوامان ئەبێ 24 ساعت حەو ڕۆژ لە ساعتێکا و 365 ڕۆژ لە ساڵێکا بڵێ لێرە بن تیمێکەیە بە تەلەفۆن دێن جا تیمی ئەوەی کە لێرە دامیانەیە 24 ساعت لە ڕۆژێکە حەو ڕۆژ لە هەفتەیەەکە ئەوانە فراگوزاری سەرەتایی بۆ نەخۆشەکە وەکو بڵێن ڕێنمایەکان و پرۆتۆکۆڵەکان بەیەکەن جا تیمی تێرەگە دەست بەجێ پێویست بکە
لە خلالی کەمتر لە 20 دقیقە بێنێت لە نەخۆشەکە چونکە هەندێک جارێ مەسەن کابرا ناوسکی تەقیوە یا سەنگی تەقیوە یا خوێن لە سەریاکۆبەتە بێت دەست بچێت بۆ نەشتەرگەری. دکتۆر کەمێک باباسی ئەم بەشەش بکەین تۆزێک بچینە لای ئەوە چکە کاتەکەمان زۆر کەمی ماوە بزانین ئەم بەشە چیە و چیەکەن. ئەم بەشە هەموو حاڵەتەکانی کە بێجگە لەوەی کە ڕووداوە بێجگە لەوەی کە بڵێن زەبر بە ناوسکی گەشتۆیە ئازارێکی کتۆپڕی سکی هەیە ئێتر لە هۆش خۆچوون و لە بورانە و لە بەڵێن ئازاری سنگ و تەنگە نەفەسی سیەکان و گێژبوون و ئازارێکی زۆری سەر و یا بەرزبوونەوەی پەستانی خوێن واتە بە کوردەکەی ئەمە ئەو بەشەیە کە هەناویە کتۆپڕەکانە یەکێ تووشی گەشکا بێ هێنن بۆ ئێرە یەکێ دەمی خوارە بێ هێنن بۆ ئێرە یەکێ دەستی هیچناکای هێنن بۆ ئێرە یەکێ تایەکی زۆری لێ سکچۆن ڕشانەوەیکی لێ هێنن بۆ ئێرە ئەوەش بەچی زانین ئەو تیمە لێرەیە وەکو ئارزم کردن هەڵسەنگانی بۆکەن واگە نەخۆشەکە هەر زۆر هیلاک بێ تەنیاک پرسیاری لەکەن ئەڵێن ئەمە حادیسەیە یعنی ڕووداوە یا ڕووداونی ئەگەر ڕووداو بێت و بەبەتانی هاتی بێت و ناجێگیر دیار بێ پێمان وتن چۆن هەر سێری نەخۆشەکەکەن بزانن ناجێگیرە ڕووداو بێ و بۆ ناوە ڕووداو نەبێ هێنن بۆ ئێرە تیمێکیش لێرە دیسانەوە بە ڕاهێنانیان پێکراوە و بڕوانامەیان دراوەتێ و ئێمە بە شێوەیەکی بەردەوام ڕاهێنانیان پێکەین چونکە دەمە فیدباشیان لێوەرەگرین. دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بە هیوای بەردەوامی زیاتر بە هیوای سەلامەتیش بۆ هەموو هاوڵات. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. ئازیزان هاتیینە کۆتایی ئەم بڕگەی ئەمڕۆژمان هیوادارم کە هەمووتان سەلامەت بندور بن لە هەموو نەخۆشیێکی کتۆپڕ دوور بن لە هەموو ڕووداوێکی کتۆپڕ بەڵام ئەم بەشەمان بۆیە کرد بۆیە لەو کاتانە ئێمە هەمومان هۆشیار بین و ئاگادار بین کە چی بکەین و چی نەکەین.